بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست کەمتر لە 20 ڕۆژیما بۆ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق کەوا بڕیارە دەیدا ئەنجام بدرێت و هاوڵاتیان تێیدا بەدەنگەکانیان دەتوانن گۆڕانکاری لە نەخشەی سیاسی عێراق وەروها گۆڕانکاری لە نەخشەی نوێنەرایەتی هەرێم لە بەغداد بکەن. لە سەراسی سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان ژمارەی کورسیەکان 44 کورسیە لایەن دەسەڵاتدار دەوێت بەساردکردنەوەی هاوڵاتیان وەروها تەزویر زۆرینەی کورسیەکان بۆ خۆی مسۆگەر بکات. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین گرنگی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق چییە یاخود ئەو پرسانی کرد ناو پەرلەمانی عێراق گفتوگۆی لەسەر دەکرێت چ پەیوەندێکی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوەیە و هاوڵاتیان چەندێک بە دەنگەکانیان توانن گۆڕانکاری لە نوێنەرایەتی هەرێم لە بەغداد بکەن و بۆەوەی کە لەلایەن دەسەڵاتەوە قۆرغ نەکرێت. لەگەڵمان کەمتر لە 20 ڕۆژی ماوە بۆ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق. چاوەڕوانیش دەکرێت هەڵبژاردنەکە گۆڕانکاری لە نەخشەی سیاسی لەسەر ئاستی عێراق و هەرێمدا دروست بکات. وا بڕیارە ڕۆژی دەیمانگی داهاتوو هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت. جارێکی دیکە هاوڵاتیان دەتوانن بە دەنگەکانیان نەخشەی سیاسی 4 ساڵی داهاتووی پەرلەمانی عێراق یەکلا بکەنەوە. لە سەراستی هەرێمی کوردستان هەر یەک لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دوهۆک 44 کورسی پەرلەمانی عێراق پێک دەهێنن. بە بڕوای چاودێرانیش هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دەیدە دەتوانن گۆڕانکاری گەورە لە نەخشەی سیاسی نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی عێراق دروست بکەن و زۆرترین کاندیدی دەرەوەی دەسەڵات بنێرنە بەغدا. لە ئەگەری بایکۆت و نەچوونی خەڵکی ناڕازیش بۆ دەنگدان دەسەڵات زۆرینەی نوێنەرەکانی خۆی دەنێرێتە پەرلەمان و جارێکی دیکە نوێنەرایەتی کورد بۆ بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیان قۆرغ دەکەنەوە. بە بۆچوونی چاودێران بوونی پەرلەمانتاری خاوەنەزمون و دەستپاک و شارەزا و دژە گەندەڵی زەروریەتێکی حتمیە و دەتوانێت خزمەتی گەورەی هاوڵاتیان بکەن. بەو پێی هەریەک لە پرسەکانی نەوت و موچە و شایستە داراییەکان لە ناو پەرلەمان و لە چوارچێوەی یاسای بودجەدا چارەسەر دەکرێن. هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی عێراق لە دەی مانگی داهاتوو بەڕێوە دەچێت. بە پێی لێدوانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیش ئامادەکاری پێویست بۆ ڕێگری لە ساختەکاری کراوە و بەشداری بەرفراوانی هاوڵاتیانیش ڕێژەی ساختەکاریەکان کەم دەکاتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز بۆ قسەکرد لە سەرم پرسە میێنداری بەڕێز دکتۆر ئەمین بەکر ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی عێراقمان کردووە. کاک دکتۆر بەخێربێن سوپاسمان زۆر سوپاس. گەر سەرتا لەوە دەست پێ بکەین لە گرنگی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هیچ گرنگێکی بۆ خەڵک یاخود بەتایبەت بۆ کورد لە بەغدا پەرلەمانی عێراق گرینگە؟ سەرتا سڵاتان لێبێ لە بینرانیان بەرنامەیەش زۆر سوپاس. بێگومان هەموو هەڵبژاردنێک واگە بە تایبەتی هەڵبژاردنێک بە ئەمانجی گۆڕینی چۆن لە تازەکردنەوە یان ڕفرێشکردنەوەی عملی سیاسی بێ گرنگی خۆی هەیە و هەمیشە ئەگەر بە تایبەتی لە هەڵبژاردنێکی پاک و بێگەردە نوێرانی خەڵک کاتێککە دێنە ئەنجومەی نوێرانی عێراقی وان ئەنجومەی نوێرانیان پەرلەمانێکی هەڵبژێردرا و 2000 ئەو پەرلەمانە حکوومەتێکی شەرعی لێ تەشکیل دەکرێت کەواتە بە گزارش لە ئیرادەی خەڵکەکە و خەڵکی کە دەنگی داوە نوێنەری خۆی ناردێتە پەرلەمان و ئەوانیش حکوومەتیان تەشکیل کردووە. ڕاستە لێردا ئیشکالێکەیە لە زۆر جار پێمان وایە کە مادامێک پەرلەمانتارەکان زۆربیان زۆریان هەرچەند سەربەخۆ زۆرە ئێستا بەڵام بەشی زۆریان حزبینیان ئەوانەی کە سەر بە حزبەکانن دەردەچن بۆ پەرلەمانەکان و بنوێرایەتیکردن وە ئەو حکوومەتێک کە لیان لەدایک دەبێت کە حکوومەتێکی حزبیە بەڵام دوجار ینی عملێکە نۆرمەڵە ینی بەو تەریقەیە نۆرمەڵە و زۆر تەبیعیە و دەستوریە. کەینا دەستوریە بێ و کاتێکاتێکە حزبێک لە ڕێگەی بەکارهێنانی دەسەڵاتەکانی خۆیەوە ئازادی بۆ منە لە ئازادی بانگەشەکردن سنووردارەکە ئازادی بەشداریکردن سنووردار دەکا ڕێگە نادا یا جاریوەکانێت دوای هەڵبژارین ڕێگە نادا ئەو کەسانی کە زۆری نەن حکوومەت پێک بێن لە بەرەوەی ئەم هێزی بەدەستەوەیە لەم حڵتانەیە ناتەبیعی دەبێت یا خۆدەوە تا کاتێککە حکوومەت دەگرێت دەستی لێ بەرنادا وخۆی لە هەرێمی کوردستان بینی کە حکوومەتی دەسەڵاتی عمیقا و دەسەڵاتی قوڵ لای دوو حزبی
پارتیویشێتیە بە جۆرەکە هەموو مؤسساتی هەرێمی کوردستانیان تەنیوە بە کادرەکانی خۆیان و ئەگەر بشدۆڕێن لە هەڵبژاردن ئاواتەنی دەستدەم پۆستانە بەربدا. باڵ بەس وەکو گرنگی بۆ کورد بەنسبەت کوردەوە لە ناو پەرلەمانی عێراق ئەو بابەتانی کە پەیوەندیان بە هاوڵاتیانەوەی موچە بێ نەوت بێ مەسلەی پێشمەرگە بێ مەسلەی کێشەی شەیدان و زیندانیانی سیاسی ینی وابەستێ بە خەڵکەوە هەڵبژاردنەکە وە خودی نوێنەرایەتی لە ناو پەرلەمانیش سەیریکە بۆ نمونە جارێ هەڵبژاردنەوە ئێرادی کوردی نەبوو کە داوای هەڵبژاردننی کردوتەوە ئەوە عملی سیاسی بۆ لە عێراق بۆی ئەو تەزویری کە جاری پێشووتر لە هەڵبژاردن ناکراوە هەموو لایەنەکان ڕەفزیان کرد زۆرینی لایەنە نێودوڵەتەکان ڕەفزیان کرد و خەڵکی زۆر غەدری لێکرد تەنها ئەو لایەنانەی کە ئێستا دەسەڵاتان تەزویریان کرد و بردیانەوە بۆیە خۆپیشاندان کرا و حکومەت ئیستیقالەی کرد و حکومەتیشی کاربڕێکرد دروستکرا پەرلەمان بڕیاریدا لە ینی پێش دەیدا دەست پێشێتەوە بەڵێ کەواتە هەموو ئەمانە ینی ئیرادەی شارع بوون سەرپێنران بەچی بەسەر لایەنە سیاسەکان و بەسەر پەرلەمان و عملی سیاسیدا. ئایا ئەم پەرلەمانە بۆ کورد گرنگی چییە؟ بەڵێ بۆ کورد هەمیشە پەرلەمانێک کە بەڕاستی نوێنەراتی خەڵک بکە زۆر گرنگی زیاتر لەوەی کە پەرلەمانی تەنها نوێنەری چەند لایەنێک یان دوو لایەنی تیابێت کە خۆیان دای بنێن. پەرلەمان هەڵبژاردننی پێشوو پڕ تەزویر هەڵبژاردننی ئەم جارە بەپێی ئەو ئیشەی کە دەکرێت بەپێی ئەو ئیشەی کە دەکرێت و ئەوەی کە من دە چاودێری یەکەم لە عملی یعنی خۆ ئامادەکردن بۆ هەڵبژاردندا مەجالەکانی تەزویرکردنیان زۆر کەم کردوێتەوە زۆر کەمیان کردوێتەوە بۆی ئیرادەی بەشداریکردن تا هەبێت گرنگی خۆی هەیە و پێم وایە ئەگەر هاوڵاتیان بتوان بە ڕێژێکی زۆر بەشداری بکەن ئەتوانن بە عەمەلی بە فعلی نوێنەری ڕاستەقینی خۆیان بنێرن و ئەو هێزانی کە هێزە دەسەڵاتدارانی کە تا ئێستا ئێمە لە هەموو شوێنێکە لە سوشیال میدیایە لە ئەلامە لە دانیشتنی دەرەوەیە لە گفتوگۆی ئاساییە هەمویان ڕەفزی یەکەین و نەخدمان لیان هەیە ئەتوان لە ڕێگەی هەڵبژاردنەوە سنووقەکانی دەنگدانەوە سزایان بدەن بەوەی کە یاخود بەڕاستی هاوڵاتی قسەی خۆی بکە چونکە ئەوانە شای نوێنەراتیکردن نین لە بەرەوەی لە ماوەی ڕابردوودا و چەند ساڵی ڕابردوودا ئەو هەموو نەکسە و کارسەتانەیە بەسەر خەڵکی هەرێمی کوردستان و بەسەر هەرێمی کوردستان و بەسەر کورد هێناوە لە عێراقدا بگشتی. باش بەس لەسەر مەسلەی تەزویرەکە بەوەی کە یاساکە گۆڕدراوە بڵێن فرەبازنەی هەیە کۆمیسیۆن گۆڕدراوە دەنگی هاوڵاتیەکە زۆر بەشداری بکە ئەمان هەموو ڕێگرە و گۆڕانکاریش لە نەخشەی سیاسی دروست دەکە گەر هاوڵاتێکی زۆر ئەم جارە بەشداری بکات ڕەنگە خەڵکێکەوێ دەنگ بەیز لایەنی نەدا بەڵام هەر بچێ ئەگەر دەنگیش نەدا هەر کارتەکەی خۆی بەکاربێنێ باشترنی لەوەی کە دەسەڵات بەکاری بێن. سەیریکە جاری پێشوە تەزویری هەڵبژاردن بە چەند ڕێگەی بە سێ ڕێگە کرا باشە ڕێگەیشیان کڕینی کارت بوو باشە کارتی هاوڵاتی تر بەکاردێنرا چونکە دوو جۆر کارتی ئەلکترۆنی بایۆمەتری بەکارهات ڕێگەیشی دیکەیان بۆ من بە فشارکردن لە ڕێگەی بە زۆربردنە سەر سندوقی هاوڵاتیان ڕێگەیشی تریان بە ڕێگەی تەزویری ئەلکترۆنی بۆ ئەوەی کە لە سلێمانی و کەرکووک بە زۆری کرا ئەمە تەزویری ئەلکترۆنیە زۆر خەتەر بوو ئەوشەوە بوو کە لە ڕێگەی دادانی بەرنمەیەک لەسەر جیهازەکان ئەو داتایەی کە تۆ داخڵت دەکرد هەما ئەو داتایە نەبوو کە دەنگدەر دەنگی داوە هەما ئەو داتایی نادایتەوە کە ینی حەقیقی بێ بەڵکو داتای بەپێی بەرنمەیەکی تریان سەردا نابوو ئەو بەرنمەیە بە شێوازێکی تر حسابیەکە کە لە بەرژەوەندی هێزی باڵا دەزبوو لە هەرێمی کوردستاندا لەم بەتایبەتی لەم دوو پارێزگایە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕاشکایی بڵێ ئەم جارە کۆمیسیۆن بووی ئەمە ڕوونەداتەوە دوشتی کردووە یەکەم بەرنمەیەکی چەیکردنەوە هەیە ئەم بەرنامەی چەیکردنەوەی کڕیوە باشە بەرنمەیەکی چەیکردنەوەی واتە ئامێرەکە پێشەوەی بەکار بێت تاقیە کاتەوە وەکە ئایا بزانێت گونجاوە یاخود ناوێت واتە ئەو ڕێگایە ئەو بەرنامەی تری لەسەر چەسب کراوە لە چەسب نەکراوە واتە بەمە ڕێگە لە تەزویرەکەی پێشوو ئەگرێ بابەتی دووهەمیان ینی لە هەموو بنکێشی دەنگداندا مافی ئەوەی داوەتە یەکێک لە سنووقەکان بەدەست ژمار بکرێتەوە ئەگەر نامطابق بوو باشە لەگەڵ ئەوەی کە ینی
بە ئەلکترۆنی دەرچووە لە سنووقەکە ئەگەرام دوانن حقیقەتی سنووقەکە ناو سنووقەکە لەگەڵ ئەوەی کە بە ئەلکترۆنی داویتی پێمان جیاواز بوو ئەو کاتە هەموو سنووقەکان ئەژمێرێنەوە کەواتە لێرە لایەنی دەسەڵاتدار دیسانەوە ناتوانێت ئەمە بکاتەوە کە لە ڕێگەی بەکارهێنانی کۆمیسیۆنەوەوانەوە بتوانێت چونکە ئەگەر دوجار دەرکەوتم سنووقە جیاوازە لە ژمارەی لەو ژمارەی یان لەو نەتیجانەی کە بە ئەلکترۆنی جیاوازەکەی لە 5 بوو کۆمیسیۆن دەڵێ ینی جیاوازەکەی کاژماری دەستی و ئامێرە ئەلکترۆنیەکە لە 5 بێت جیاوازەکەی زیاتر بێت دەبێت دووبارە هەمووژمار بکرێت بەدەستەکان بەدەست ژمار بکرێت بەس ئەواتە لێرە ڕێگا و تەزویراگرێت وەکو فرەبازنەیەکەش ڕێگری لە تەزویر دەکە ینی پێشتر ئاسان نییە وەکو فرەبازنەیەەکە دیسانەوە لەبەرەوەی تۆ لێرەدا دەنگ نادەی بە لیست دەنگەدەی بە کەسێک یەک کاندید و پێی ناوە لێرە ئەمە بۆتەوەی ئەوەی کە بێتەوەی ئەوەی کە ئاسان نەبێت تەزویرکردن بە تایبەتی سیستەمی تەزویرکردنی پێشوو تا ڕادێکی زۆر ئەمانەیان کۆنتترۆل کردووە بەڵام لەگەڵ ئەوە شاپویستەکە هاوڵاتیان خۆیان بچن بەشداری بکەن نەک بۆ ئەوەی کە فراغێک نەمێنێتەوە بێن کارتەکان یاخود ناوەکانیان بنای ئەوان و کار دروستکردن و بچن دەنگدا باشە بەس ئێستا بجگەلەوەی کە پێش ڕۆژی دەنگدانە کارتێکی زۆر لای کۆمیسیۆن هەیە لە هەر سێ پارێزگاکەی هەرێم خەڵکەیە بایۆمەتری کردووە و کارتەکەی وەرنەگرتوتەوە زەرونی هاوڵاتیم کارتی خۆشی وەربگرێتەوە ئەو مافەیەگە دەنجی نەداپێویستەکە و کارتە وەرگێتەوە لای خۆی بێ بۆ ئەوی دەنجی پێ نەدرێت ینی زەمان بکرێت خۆ مەرج نییە کۆمیسیۆن بیا بەڵام لە هەندێک شوێنە کادری کۆمیسیۆنە بووە لە هەندێک شوێنە کردراوە پارە کردراوە یا بە زەختی سیاسی و زەخت ینی تەسیری لەکراوە و خوێنراوە بەکارپێنرێت بەس چۆن بۆ نمونە بەشداری زۆری خەڵک ڕێگری لە تەزویر دەکە خەڵک زۆر بەشدار بێت یەکەم ئەگەر خەڵک زۆر بەشدار بێت باشە ئەوە شوێنی فراغ نامێنێ بۆ تۆ لە بنکەیەکە لە بنکەیەکە 500 کەس مافی دەنگدانی هەیە ئەم 500 کەسە ئەگەر 200 کەس بڕوە کاتە مەجال هەیە 300 تەکەی تر بەچی بێ تەزویری بکرێ چۆن بکرێ کارت بێنن لەبری ئەوان دەنگ بدەن بۆیە هاوڵاتی وا باشترە خۆی بەشداری هەڵبژاردن بکە و بچێت بەشداری بکە و دەنگدا بۆ کەسێکە پێی باشە بۆ ئەوەی کە لەبری ئەو دەنگ نەدرێت بەس وەکو ئەوەی کە ڕەنگە دەسەڵات چەندە پێخۆشە خەڵکی ناڕازی بە تایبەتی نەڕوات بۆ دەنگدان ڕەنگە کار لەسەرەوە بکە لایەنگرانی خۆی بڵێن ئەو موچەخۆری خۆی هەمووی بنێرێ و کار لەسەرەوە بکە کە خەڵکی تر نەڕوات بەفعلی ئەم ماوەیە ئەم ڕۆژانە گفتوگویەکمان لەگەڵ برادێک بوو لیسانەوە باسی کرد پێی وا بوو کە بەڵێ بەنسبەتەوەنەوە هیچ مهم نییە گەر خەڵک بڕوا بەشداری بکە لە بەرەوەی ئەوان ئەندام و کادرەکانی خۆیان وا ڕاهێناوە کە چون بەشداریەکەن لە هەڵبژاردندا ئەوەی دەمێنێتەوە لە خەڵکی لایەنەکانی ترە دەنگدەری لایەنەکانی ترە یاخۆ دەنگدەری سەر بەخۆیە ئەمانە ناچن ئەوانە نەچن تاکو نەچن قازانجی ئەوانە بڵێ باشە بەس وەکو پەرلەمانی عێراق بڵین ئەو پرسانی کە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوەی بۆ نمونە چی تێدا تاوتوێ دەکرێت مەسلەی موچەیە نازانم نەوتە ئەوانە پەیوەندی بە پەرلەمانەوەیە ینی ئەوەی کە تۆ لە ناو پەرلەمان و ئێمە زۆرێک لە یاساکان لە عێراقدا زۆر یاسای فیدراڵیمان هەیە ئێمە بۆ منە وەزارەتی بەرگریە باشە وەزارەتی خارجیە کۆمەڵێ بابەتی محاکمە قەزایە کۆمەڵێک بابەتی تر بۆ هێنا ینی قوانین بەتابەتی قوانینی عقوبات ڕاستە زۆر جار لە هەرێمی کوردستان دەکات بە قانونی عێراقی ناکرێت بەڵام تا ئێستاش قانونی عقوباتی عێراقی لە هەرێمی کوردستانشە نافزە کەواتە زۆرێک لەو قانونانەی کە لە بەغا دەردەچن لە حکومەتی اتحادی دەرچن کاریگەریکی ڕاستەخۆیان هەیە بۆ سەر هەرێمی کوردستان بۆی وا باشترە ئەو کەسانی کە ئەچنە بەغدا بەتایبەتی بەڕاستی خەڵکی وشیار بن خەڵکێکی پڕ ئاگا بن و ورد بن لە بابەتی سیاسیە بە لە هەمان کاتە تاکو ڕۆشنبیری یاساییان هەبێت مەرج نییە هەموو یاسایی بێ بەڵام تاکو ڕۆشنبیری یاساییان هەبێت زۆر ئیجابیە و زۆر ئەتوانن خزمەتی باشتر کردن چونکە زۆرێک لەو هەموو بابەتانەی کە بابەتی سیاسی تەنانەت چشمی سیاسی نێوان هەرێم حکومەتی اتحادی زۆر جار کاتێککە زانی پرۆژه یاسایەک هاتووە پەرلەمان وەجاری وایە بۆتە یاساش و دەنجیشی سەردراوە هەندێک برادر هەیە نازانن کە
کۆمەڵێک نقطەی تایە کۆمەڵە خاڵی تایە ئامادەی تایە کە بە زەرری گەورەی خەڵکی هەرێمی کوردستان ئەشێتەوە باش تێشەپەڕێ بەس وەکو ئەزمون بۆ نمونە بۆ پەرلەمانتار جگەلەوەی کە بەڕێز لە مەسلەی یاسایی چ بوارێکی تر بۆ کاری پەرلەمانی پێویست یاخود کەسێک هاوڵاتی چ جۆرە کەسێک هەڵبژێرێ بیکە بە پەرلەمانتار کە بتوانێت لەوێ ئەرکەکەی خۆی جێبەجێ بکات لە بۆ نمونە بنەماکان و مەرجەکانی چین لە ڕاستە پێویستەکە کەسی بەئاگا و کەسی قسەکرد هەڵبژێرێ قسەکرد ناکرد بڵا خۆرا قسەکە بەڵام بەئاگا بێ بەئاگا بێ لە کاروباری سیاسی و قسەکرد بێ بتوانای قسەکردن و مجادلەی هەبێت توانێت عەربیش بزانێ بێگومان پێویستەکان ناو پەرلەماندا خەڵکێک بێ بتوانێت ئەرگومنتی باش پێشکەشکە بتوانێت وەڵامی باش پێشکەشکە بتوانێت بەجددی ئەگەر کاتێک کە تێبینێکیە بەجددی بیگەێنێ ئوستوبێکی شیاوی هەبێ ئەمانە هەمویان بۆ بەڵام بتوانێت بە دۆداچوونی شێبێ واتە بە ئاگایی بە پەرۆشی بۆ ئەوانە بۆ هەموومانە لەگەڵ بەتواناییە ینی بە ئاگاییە بە پەرۆشیە بەتوانایی باش ئەم سیانەیە بێ کۆتیا بێت دەگەر بەدەی کۆتیان نەبێت خەڵکێک هەیە زۆر بە پەرۆشە و بە ئاگاشە بەڵام بەتوانانیە خەڵکەیە بە ئاگایە بزۆڵم بە پەرۆش نییە باشە کاتە پێویستەکات هەم بە ئاگا بێ ئەم بەتوانە بێن بە پەرۆژ باش بەس وەکو ئەزمونی ژگرینگە بۆ کاری پەرلەمانی ئەزمون یارمەتی بە ئاگایی تەدا وەتی ئەگەی لە معادلەی سیاسی وەتی ئەگەیت ئەزانی کە باگراوندی قسەکردن کاتە کە یەکێک لایەنێکی تر یا هێزێکی سیاسی تر ئێوە قسەیە بکە ئەزانی مەبەستی چییە لە چۆ لە چ متەڵەقەوە قسەکە هەنی ئەی خوێنیتەوە پێویست بەوە ناکە بەڵام کاتێک کە تۆ ئەگەر سەرەتابی بە لە ڕاستە خەڵکانی بە ئاسانی ناتوانانی لە هەموو شتەکان تێبگەیت یاخود ناتوانانی مەبەستەکانی پشتی قسەکەرەکە بخوێنیت باشە بەس پێشتر خۆشتر بەرلەوەی ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق بووی بۆچی گرینگە ڕەنگە خەڵک بڵێ ئەگەر غەیری بۆ نمونە نوێنەری پارتی ویشێتی غەیری ئەوان لە بەغدا بێ ینی جیاوازەکە چییە بۆ نمونە نوێنەری پارتی ویشێتی لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە یەک نەمەڵدیشیان کردووە و ئەوەی کە دەرکەوتووە نەیانتوانێت خزمەتیشی عملی بکەن ئەوەی کە ئەوان کردویانە تەنها قوڵکردنەوەی گوتارێکی ینی بەڕاستی بەناونەتەوەی بەڵام لە ڕاستیان نەزۆک و تەنها ئەمەندی لە دوورکەوتنەوەی هەرێم و بەغدا بووە و لە ڕووی پۆستەوە وەرگرتنی کۆمەڵی پۆست بۆی تر دوای ئەوە وەسێنان لەوەی کە بە چ جۆرێک کە ئێمە بتوانین چارەسەرێکی کێشە ینی بەبن بەز گەشتەکان بکەین هەرچەنە بەشی پەیوەندی بە ئیرادی سیاسی هەرێمی کوردستانەوەیە بۆ لەبەرەوەی ئەم دوو هێزە لەبەر ئەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان لەمەسەوەیە هەمیشە خزمەت لە بەغدا خزمەت بە قوڵکردنەوەی دەسەڵاتیانەکە لە هەرێمی کوردستاندا واتە دەیانەوێت بەغدا دەسەڵاتی دوور بێت لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە بخۆیان پاوان بێت بیر لە ڕێکەوتن ناکەنەوە بیر لەوە ناکەنەوە چۆن بتوانن چارەسەری ئەو کێشانە بکەن کە بە شێوازێک کە کێشەی موچە و بزە نەمێنێ کێشەی نەوت نەمێنێ کێشەی ناوچە سەرەکان نەمێنێ هەتا ئەم کێشانە هەبێت ئەوان سوودی لێبینن باش دەسەڵات سوود لە بوونی ئەم کێشانە هەبینێ بۆی هەمیشە ینی مەسافەیەک دوور بێت لە بەغداوە و ڕێگە بە بەغانەدا دەستی وەردام بکە و لە هەمان کاتدا بە دوو تەوەرەیشەکەن ئەوان بە دوو تەوەرەیشەکەن تەوەرەیەک لە بەغدا مۆزوویەک بەلایەنەوە مهم نییە کە مۆزووی ماف و دەسەڵات و ئەوانە بێت واتە چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغدا لە ئیتاری دەستوردا خەمی دوو لاین دەسەڵاتدار نەبوو نییە باشە ئەوان تەنیا خەمی یەک شتیانە لە بەغدا ئەو کورسیانێکیانە ئیستیغلالیکەن بۆ وەرگرتنی کۆمەڵە پۆست و ئیمتیازات باشە ئەمە ئیشی ئەوان لاین دەسەڵاتدارەکانە خەمی ئیشی دووەمیانەوەیە هەرگیز بە شێوازێک کار نەکەن کە کێشەکانی نێوان هەرێم حکوومەتی اتحادی کۆتایی پێبێ بۆچی بۆ لەبەرەوەی ئەگەر کۆ کێشانە کۆتایی پێبێ ئەو کاتە یاسا فیدراڵەکان زۆربیان لێرە جێبەجێکرێن باشە ئەو کاتە هەوڵاتی هەرێمی کوردستان ئەتوانێت بۆ شکایەتێک بچێتەوە بەغاو و کاتێک لە هەرێمە زوڵمی لێکرێت پەنابرێتە بەر دادگاکان لەوێکانە یان سوڵتەی قەزایی لەوێت و سوڵتەی تەنفیزی زۆر جار بۆ نمونە لە بابەتی شوێک و تورکیادا باش ئەوە تا بینی حزبێکی لای خۆمان پارتی دموکراتی کوردستان ڕێگادا بەجێشی تورکی بێتە لە زیاد لە سی بنکە و بارەگا بکاتەوە لە هەرێمی کوردستاندا بەڵام من بەغدا ڕەتیەکاتەوە کاتێک کە تۆ پەیوەندەکان لەگەڵ بەغایە باشە
بەغا دێتێتە بەرسێ بۆچی ئەو جێشە لێرەیە و ئەو مافی قسەکردنیە لەو بابەتاندا چونکە دەسەڵاتی ئەوە دەسەڵاتێکی سیادیە ئەبێم عراق بێت پرسێ بڵە جێشی تووشی تۆ چیەکەی لە خەڵکی منە بەڵام لەبەرەوەی ئەمان نانێم کێشەی حەل بێ بۆ تاوەکو بێ ئەو تەدەخولانە دروست نەبێ بابەتی گومرگ بابەتێکە ئیتحادیە داهاتەکان ئیتحادین فرۆشتنی نەوت لانیکەمی داهاتەکە ئیتحادی ڕاست ئیدارەکەی بەپێی دەستور هەرێمە بیرەکانی کە پێش 2003 بوون بە هاوبەشیە بەڵام ینی داهاتەکەی و مافی چاودێریکردن مافی حکومەتی ئیتحادیە باش بەڵام ئەگەر ئێمە ئەو کێشان چارەسەرکەین ئەو کاتە دەستگای چاودێری یان دیوانی چاودێری دارایی عراقی دێت ئەڵێ ئەم داهاتە بۆ ئەوایە خەلەلیتیایە یاخود دەستی نەزاهات دێت ئەڵێ فڵان کەس گەندەڵە فڵان سەرۆزیران ئەوەنە گەندەڵی کردووە فیسار وەزیر ئەوەنە گەندەڵی کردووە سزایە درێت بۆیە ئەمان نایەنێ ئەم کێشانە لەگەڵ بەغای چارەسەر بن بۆ کاتێک دایانێت چارەسەر بن کە هەموو مەرجەکانی ئەمانیان پێ قبول بێ بەغداشمە قبول ناکە باشە بەس وەکو ئەوەی ئەو باسی دەستەڵات کرد بەس غەیری دەستەڵات بەڕێزیش پەرلەمانتار بووی لە بەغداد پێش ئێمە کە چوینتە بەغداد جیاوازێکە چیە ئەو شەکان چییە برادرانی پێش ئێمەشکە ئۆپۆزیسیۆن بوون مەتایبەتی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوش ئەمانە ینی نەمەتی قسەکردنیان لە هەموو شتەکاندانا بەس زۆرێ لە بابەتەکاندا یعنی لە دەرەوەی سرب واتە لە دەرەوەی ئەو ئیتارەی کە یەکێتی و پارتی بیری پێکەنەوە بیریان کردوێتەوە قسەیان کردووە پێیان وا بۆ بێ ئەڵتەرناتیڤێکی تر هەبێ هەرچەند ئەمە زۆر نەگەیشتووە چونکە ئەمانیش کاریگەر بوون ینی با بڵێن هەمومان کاریگەر بوون بەو خیتابە نەتەوەیی و قەومی کە پارتی وێشێتی تەبەنیان کردو لە ماوەی ڕابردوودا بە ئامانجی خزمەتکردن بە سەڵاتی خۆیان و قوڵکردنەوەی دەسەڵاتەکانیان لە هەرێمی کوردستان و پاراستنی زۆر جار لایەنەکانی تریش کاریگەر بوون بەڵام لانی کەمی نەفەسێک دەرکەوتووە کە ئەتوانێت بە پێچوانێوانەوە بکاتەوە یان وەکو ئەوان بیر نکاتەوە هەر لە مەسلحەتی بەڵکو خاڵی استراتیجی بیرکردنەوەی بریتیوە لە بەرژەوەندی حەقیقی خەڵکی کوردستان و هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا ئەمە چی ئەتوانێت بیکات لایەنەکانی دەرەوەی پارتی وێژێتی چونکە ئەوان خاوەنی دەسەڵاتی قوڵ نین لە هەرێمی کوردستاندا ئەگەر دەسەڵاتیشیان هەبێ بەشداریش پێ بکەن خاوەنی دەسەڵاتی قوڵ نین بۆیە دەکرێت بە جۆریشتر بیرکەنەوە کە مادام هاوڵاتیان بەرژەوەندیان لەوەدایە کێشەکان لەگەڵ بەغایە چارەسەر بکرێ کەواتە بێ بۆ جۆرە قسە بکرێن کە کێشەکان چارەسەر بکرێ مادام بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان لەوەدایە کە دەستەی نەزاهی بەغدا چاودێری یاخود لێ پێچینەوە لە گەندەڵەکانی هەرێمی کوردستان بکە کەواتە ئێمە ئەکرێت بۆ ئاڕاستەیە قسە بکەین کە با دەستی نەزاهی بێت لە هەرێمە لێپێچینەوە بکە با دیوانی چاودێری دارایی عراقی بێت چاودێری بکە و لێکۆڵنەوە بکە لێکۆڵینەوە نەکردن و چونکە هەرێمی کوردستان ئێمە ئەزانین لە هەرێمی کوردستاندا هەرچی موئەسەساتە تەنانەت بە ڕێکخراوە مەدەنیەکانیشەوە هەمووی کراوەتە کۆیلی حیزب وەڵکی حیزبەکانە هینە دەستگای چاودێری دارایی هینە دەستەی نەزاهات نا تەنانەت دادگاکانش ناتوان بەرامبەر بە دەسەڵاتدارانی حیزبی بوەستنەوە کاتێککە ناوەستنەوە کەواتە هاوڵاتی لێرە لا حەولە ولا قووە هیچی پێ ناکرێت ئەی چی بکە هیچ منفەزێکی نییە ئەگەر عێراق هەبوایە یا عەمقی عێراقی هەبوایە یا ئومێدی پێی بووایە ئەتوانە لە هەندێک بابەتە پەنای بۆ برێت ئێستا تۆزێکم بابەتە ئاتۆتەوەرە بۆ من لە هەندێک قەزەیە بۆ من ینی ئێستا ئێمە داوامان هەیە لە بەردەمی محکەمەی اتحادی بۆ مۆزووی موسەی فەرمانبەرانەوانەیە پارانی کە خوراوە بۆ ئەچیت لەوە بووی ئەچیتەوە بۆ دادگاکانی عێراقی هەندێک بابەتی تر هەیە دیسانەوە هاوڵاتیان ئێستا بەشێک لە پنا دەبن بۆ محکەمەی تەمیزی اتحادی یا محکەمەی اتحادی بۆ ئەم باڵی اتحادی بۆچی بۆ ئەوەیە بۆ هەندێک بابەتی تر کە ئەزانن بڕیارەکانیان لەسەر و هەرێمەوە کاریگەری هەرێمی کەمتر لەسەرە باشە بەس وەکەوەی کە بەرەزوتت ئێستا بۆ من هەردوو هێزە کە گوتارێکی بڵین درۆی نێگەناوی درۆینی نێتەوەی لە باغدا لایەنەکانی تر دەتوانن بەچی تێکی بشکێنن کەم گوتارە بۆ من لە خزمەتی خۆیان بەکاریان هێناوە نەتەوەیان بەکارهێناوە نازانم ناوی یەک ڕیزیان بەکارهێناوە ئەوە ئێوەش پێشتر کە لە بەغدا بوون وەکو غەیری دەسەڵات و ئەوانە کارکراوە بۆ تێکشکاندنی بۆ ڕوونکردنەوەی بەڵێ
بەڵێ هەر لە سەردەمی ئێمەدا من باسی ئەومان کرد بۆن منە ئەوەی کە پێیان وا بوو خەتەرە و ناکرێ مۆزوعی موچەی پێدانی بەغا بوو لەگەڵ هەرێمە ئێمە گیانمانە قۆناغی کە بەغا ڕاستە خۆ موچە یاریمی کوردستان بنێرێ ئەوە بوو بە تایبەتی کاتی خۆی ئەو کاتە لە دوا کۆنگری ڕۆژنامەنووسیای شێتی نیشتیمانی کشایەوە لەم بابەتە بەداخەوە ینی کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەم ماوە من و ئەحمەدی حاجی ڕەشید بێکەوە خولی پێش مسەنا ئەمینە خولی پێش خەوەر بوو نەدەری شێتی شتیا بێ گیانبوومانە ئاستێک کەواتە بە پێچوانێوانمان بیر کردوتەوە ئەم خولە دیسانە هەوڵەشی لەو شێوەیە هەبوو بێ لە بابەتی بزدەیە ئێمە بەڕاستی ینی تەنها ڕخنەمان لە عێراق نەگرتووە ڕخنەمان لە عێراقیش و لە هەرێمی کوردستانیش گرتووە ئەوەی کە گەندەڵیە ئەوەی کە ئامانجی چارەسەرکردن نییە پێویستەکە باسیکەین هەر لەم کەناڵیەوە من چەند جاریکە باسیەوەم کرد کە سەرەتای دەنگدان بوو لەسەر بوجدە دەنگەدرێ دەنگەدرێ سەر بوجە بەڵام هەرێمی کوردستان پابند نابێت ئەو کەهینەکە ماوە و ئەو تا بینیمان پابند نەبوو ساڵ تەواو بوو هەرێمی کوردستان یەک بەرمینەوتی تەسلیم نەکرد بەڵێ داهاتەکەشی تەسلیم نەکرد وەکو داهاتی نەداهات نەبەرمینێنەوە هیچی تەسلیم نەکردووە حتا پارەی گومرگیش تەسلیم نەکردووە کەواتە ئەم بابەتە هەرێمی کوردستان تەنها دەیەوێت بەو شێوازە لێ خوڕێکە هەیە و بەم شێوەیە دەسەڵاتی پارێزراوە دەسەڵاتی پارتی و یەکێتی و ئەوانەی کە دەسەڵاتی قوڵام دەسەوێت لە هەرێمی کوردستاندا کێ ئەم دەسەڵاتە لەرزۆکە بێت یان نامێنێ یا بێتە دەسەڵاتێکی خەڵک و دەسەڵاتی مؤسساتی کاتێک کە ئێمە بین بابەت کێشەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقیە بەپێی دەستور چارەسەرکەین چۆن بۆ نمونە بەغدا مافیەوەی هەیە چاودێری بکە لێکۆڵنەوە بکە داهاتەکان کۆکاتەوە دووبارە تەوزیان کاتەوە ئەو کاتە هەرێمی کوردستان ڕاستە مافیە ئەو پارەی کە بۆی دێت لە بەغداوە تەرخانێکە لەوێ خەسخانەیەکە لەوێ ڕێگایەکە لەوێ ینی مەکتەبێکە لەوێ پرۆژەیەکی ترە دروستیکە بەڵام ناتوانێت خۆی بەشیشی زۆر لەم پارەیە هەڵگرێت چونکە پارەکە کە هاتووە بە ڕقم هاتووە لە بەغاوە بەس ئێستا بەم شێوەی ئێستا نەخێر ئەو پارەیە کە دێ گومرگە بەدەست خۆیەتی پارەی فرۆشتنەوە بەدەست خۆیەتی کەس نازانێت و ڕێگا بە هیچ کەسیش نادرێت چاودێری بکە تەنها ئەمە نا ینی لە ڕاستیدا لە هەرێمی کوردستاندا کارەساتی گەورە لەمەدایە لە هەرێمی کوردستاندا زۆربەی یاساکانی کە لە پەرلەمانی هەرێمەوە دەرکراون جێبەجێ ناکرێن نەک جێبەجێ ناکرێن پێشێل دەکرێن دەیان تعلیمات و ڕێنمایی ئەنجومەنی وەزیرانمان هەیە لە هەرێمی کوردستاندا کە پێچەوانەی ئەو یاسایە حتا تەنانەت یاساکەی ئیلغا کاتەوە باشە بۆ منە ینی غرامات موچەبڕی دەستگە مۆزوی موچەبڕینیێکی لە بابەتەکان غراماتە ینی عقوبات تەنانەت کۆمەڵ عقوباتی زۆریان داناوە کۆمەڵێک ینی غراماتە عقوباتە بەڵێ باجە ڕسوماتە زۆر ڕێنمایی تر هەندێک ڕێنماییەکە ڕاستەخۆ پێچەوانەی یاسایەکی سەریحە بەڵامەمان هاتوون بە قەرارێکی ئەنجومەنی وەزیران ئەسڵەن کە پشتیان بەیز یاسایەک نەکردووە نەبەستووە ڕێنماییان دەرکردووە پێچەوانەی یاسایە پەرلەمان لە هەرێمی کوردستاندا ئەوەندە بۆتە کۆی لێ حزب لە هەرێمی کوردستاندا باش ئەوەندە بۆتە کۆی لێ حزب بەداخەوە یعنی زاتی نییە ئەم ڕێنمایانە ڕاستکەتەوە خۆشبەختانە دوێنێ شتێکە 34 پەرلەمانتاری هەرێمی کوردستان لەسەر مۆزوعی پارەی پێوەری ئەو واژویان کۆکردەوە هەرچەند پێمانی هیچیان بۆ بکرێ بەڵام هەوڵەشیان داوە بۆیە پێم وایە ئەمەل و ینی هیوای خەڵک زیاتر پەرلەمانی عێراق نەوەکو پەرلەمانی هەرێمی کوردستان باش بۆی گۆڕانکاریەکەش لەوێ بێ هەتا ئەو کاتەی نوێنەرەکانی کە لێرە هەڵدەبژێردرێن نورایەتی خەڵکی هەرێمی کوردستان دەکەن لە بەغدا غەیری پارتە دەسەڵاتدارەکان بن قازانجی خەڵکی هەرێمی کوردستانە و ئەتوانن نورایەتیی ڕاستەقینەتر بکەن و ئەتوانن زیاتر لە خەمی خەڵکا بن بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێم وڵاتان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێی کورد دەگەڕین وڵاتان لەگەڵمان بێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی
کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی جیهانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک دکتۆر بکەرم وڵای بەڕێزت سەبارەت بە پەرلەمانتار بڵێن ئیشی پەرلەمانتار چێ لە ناو پەرلەمانی عێراق چەندە باس لەوە کرد کە پێویستە بە ئەزمون بێ، بەتوانە بێ لە توی بێت، بڵێن عەربێکی باش بزانێ، شارەزای یاسا و بڵێن ئەوانش بێت. بەس ئیشی پەرلەمانتار چی؟ ینی ئەرکەکانی چی یاخودە و بەڵێنانی کاندێک دەدرێ دەتوان جێبەجێ بکەن؟ بەنسبە پەرلەمانتاری هەرێمی کوردستانەوە جیاوازە لە پەرلەمانتاری عێراقیە. پەرلەمانتاری هەرێمی کوردستان زیاتر ئەو بابەتانە گرنگن کە فدراڵین بۆ پەرلەمانتاری هەرێمی کوردستان. واتە ئەو یاسایانی کە فدراڵین، ئەو بابەتانی کە فدراڵین چین وەکوانی فدراڵین، ئەوانەی پەیوەندی بە وەزارەتی خارجی بە علاقاتی خارجیەوە، ئەوەی پەیوەندی بە پەیماننامەکانەوەی هەرچەند کەمترین ئیتیمامی پێدەر لەلایەن کوردەوە، بەڵام زۆر گرنگە. ئەوانەی کە پەیوەندیان بە بابەتی دارایی گشتیەوە، نەک ینی تەخصیصاتی تایبەتی، ئەوانەی کە پەیوەندیان بە ینی وەزارەتی دیفاع و جەیش و ئەم بابەتانەوەیە، ئەمانە زۆر گرنگن. باشە، بەڵام بۆ پەرلەمانتاری عێراقی شارەکانی تر بابەتە خەدەمیەکانیش گرنگن، چونکە ئەوان ڕاستەوخۆ وەزارەتەکانی کە خزمەتگوزارین وەزارەتی فیدراڵیشن و وەزارەتی لۆکاڵیشن. باشە، بۆیە بەڵام ئەمانە بۆ هەرێمی کوردستان کاریگەرییان نییە. بۆ من وەزارەتی ئاوادانکردنەوەی عێراقی تۆ هەر ئیشێکت هەبێت لەوێ ئەوان هیچ پرۆژێکیان نییە لە هەرێمی کوردستاندا، بۆ چونکە تۆ لێرە بەناو حکوومەتێکمانەیە بەداخەوە و ئەم حکوومەتە بە حساب وەزارەتی ئاوادانکردنەوەی هەیە، وەزارەتی عەدلی هەیە، وەزارەتی ینی ڕێگاوبانی هەیە، وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەیە، وەزارەتی سامانە سروشتەکان و زۆر هەموو ئەم زۆر وەزارەتەکانی تەندروستیە و پەروەردەیە و چیوجێ. کەواتە ئەو یاسانی کە لەوێ دەرەچن زۆر کاریگەر نین بۆ بابەتانە بۆ هەرێمی کوردستاندا، ئللا هەندێک لەم یاسانە لە هەرێمی کوردستاندا دەرچوانیان پێ دەکرێتەوە. باشە، بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستان ساری مەفعول بن، ئەویش کەمن، ینی لە هەندێک بابەتی زۆر تایبەت دەبێت، بەتایبەتی بابەتی عقوباتەوەن. بەڵام کاری پەرلەمانتار بەعام سێ کاری سەرچیە. یەکەم یاسادانانە، دوو بە دووەداچوونە متابعەیە، ڕقابەیە، چاودێریکردنە، سێ داراییە. تەمەن بێزگرەوەش کە کارێکی سیاسی هەیە، ینی ڕۆڵێکی سیاسیە جێڕێ پەرلەمانتار. لە ڕووی یاساییەوە بۆی کەوتم زۆر گرنگە هەر کەسێکە چێتە ئەنجومی نوێرانی عێراقی، ینی لە ڕووی یاسایی و سەقافی یاساییەوە زۆر تێر بێت، چونکە زۆر جار هەیە یاساکان تێپەڕن بە چۆن دڵێ بە کەناری بێئاگاییدا. مەوەست لە یاسان هەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی عێراقی خود یاساکانی عێراق بە یاسانێکە دەرەچن لە عێراقا. ئەمێک دوو بابەتیش تر بابەتی هینە، بابەتی چاودێریکردنە. زۆر جار حکوومەت یاسا دەرچووە، حکوومەتی عێراقی هەوڵدا و یاسای جێبەجێ نەکە، یاخود
ئزدیواجیانە جێبەجێکە ئەوانەی پەیوەندیان بارەمی کوردستانەوەیە پشتگویانەخە تعلیماتەکە پێچەوانەی یاساکەیە لێرەدا ئیشی پەرلەمانتار بە دۆداچوونە مەحاسەبەکردنە بۆ ئەوەی کە یەکەم حکومەت ڕاستکاتەوە ناچاری کاکە یاساکە و خۆی جێبەجێ بکە تەفسیری هەڵی بۆنەکە و ڕێگەی ئەگەر هەر ناچار بۆ ڕێگەی یاسایی و دادگا و ئەوانە بگرێتە بەر یاخود فشار بکە یاخۆ زۆر جار لەسەر گەندەڵی بە دۆداچوونە کات و لێ پێچینەوە لە ینی کاربەرستانی سڵتی تەنفیزی دەسەڵاتی تەنفیزیەکە کاروباری دارایی شێرزانین بۆ خۆمانزانانی عێراق وڵاتێکی فیدرالیە و تەخسیساتەکان من تەخسیساتی فیدرالیە کەواتە بزدە لە بەغاوی دیاریەکرێ لە ئەساسە ئەبێت ئەو کەسێکی لەوێ شارزایکی دارایی هەیە بزانێت بزە چییە و چۆن تەخسیسات تەوزیع ئەکرێ و بەشی هەرێمی کوردستان چەندە و ئەبێت چۆن ئیدارەی مالی و ئیدارەی مالی ینی جێبەجێ بکرێت لە بینی هەرێم حکوومەتی اتحادی تەصفیح حسابات چۆن نەکرێت پارە چۆن نەگەڕێتەوە ئەم بابەتانە ینی سەقافەی گشتی پێویستەکانانی کەمی هەیبێ بۆ ئەوەی کە بتوانن بەڵام هەموو پەرلەمانتارێک لە هەموو بارێکە تایبەتمەند نییە چونکە لە بارێکە تایبەتمەندە ئەچێتەوە بارەوە بە تایبەتێکی کە تایبەتمەندە لێ بەڵام گرنگەوەی ڕۆشنبیری گشتیە بێت من حەزم دەکەم بابەتێکی دیکەیە کە هەر پەیوەندی بە ئەمەلەی سیاسیەوەی لە عێراقدا باسی بکەم وەکو باسم کرد لە سەرەتادا پەرلەمانی عێراقی بۆ کورد بۆ هاوڵاتیان بە تایبەتی ئەوانەی بێزارن لە گەندەڵی لە هەرێمی کوردستاندا گرنگترە لە پەرلەمانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەگەر دەنگی ئازاد و سەربەخۆی تیابێ کە بتوانێت یاخود دەنجیشی تیابێ کە بتوانێت پێچوانی پارتی وشەتی بکاتەوە مێک دوو عملی سیاسی لە عێراقا گۆڕانکاری تیا ڕۆدا بەڵام گۆڕانکاریەکان نسبین بۆ لە بەرەوەی لە هەرێمی کوردستاندا سیستەمی بڵێن لە عێراقدا سیستەمی سیاسی لە عێراقدا سیستەمێکی پەرلەمانیە لە نظامی پەرلەمانیدا بە ئاسانی تۆ ناتوانیت لایەنێکی سیاسی بە تەنها دەسەڵات بگرێتە دەست بۆیە بە تایبەتی لە وڵاتێکی وەکو عێراقدا کە فرەنەتەوە و فرە پێکاتەیە و فرە ئاراستەی بیرکردنەوەیە هەمیشە حکوومەتەکان حکوومەتێکی زۆرینەی بنکە فراوان دەبن و حکوومەتێکە من زیاتر ئەم حکوومەتی زۆرینە بنکە فراوانە بە تایبەتی نێوان پێکاتە جیاوازاندا بیرەوەکەنەوە کە حکوومەتێک بێ تاوافقی بەیان نیمسە تاوافقی بێت تاوافقی بێواتە قەرارەکانیان لانی کەمی زۆرنەی زۆریان لەسەری ڕازی بن بۆیە زیاتر حکوومەتێکە ڕازیکردنی ئەم لە ئەولایەتیا ڕۆدات ئەمە قازانجی زۆری پارتیوشەتی لەمە قازانجی زۆریان کردووە هەمیشە وەکو نوێنەری کورد خۆیان پیشانداوە لەوێ و جیان خۆجێ خۆیان کردەوە لە حکوومەتە و بەشدار بوون لە بڕیاری سیاسی لە عێراقدا بۆ ئەوەی کە لەم ڕێگەیەوە توانیوانە پارێزگاری لە دەسەڵات و نفوذ و پێگەی خۆیان لە هەرێمی کوردستان بکەن باش بەس وەکو بەڵێنی بەتایبەتی دەسەڵاتداران کەم جارش بڵێن دەدەن بە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان خەڵک چۆن مامە لەگەڵ ئەو بەڵێنانە بکەوە تایبەتی لە مەخولی پێنجەمی پەرلەمانی عێراق لە دوای 2005ەوە کەوان زۆری نەبوون لە بەغداد شتیان نەکردووە ئەمجارە لە دەسەڵاتداران توان شتێکی تر پێشکەش بکەن یەکێک لە مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان مافی داراییە باش ئەمان هاتن لەگەڵ بەغایە ڕێککەون بۆ ئەمە ڕێکەوتنەکەشیان کرد جێبەجێیان نەکرد ئەمە درۆیە کە پێویست ناکە خەڵکی هەرێمی کوردستان باوەڕی پێ بکات بابەتێکی تر مادەی 140 وەکو چارەسەری ناسوجێناوەکان کام ئاعترازی یەکێتی و پارتی ئەبینین کە ئاعترازیان گرتووە لە حکوومەتی عێراقی و نەچوونەتە بەغدا و مانیان گرتووە کێشەیان دروست کردووە لەسەر ئەوەی کە لیژنەی مادەی 140 دروست نەکراوە نە لە پەرلەمان نە لە ئەنجومەنی وەزیران کە ئەبێ پێی دەسوور دروست بکرێت بۆ دروستیان نەکردووە ئەی کوا بەیانی پارتی کوا بەیانی یەکێتی لەسەر ئەمە کوا ئیشیان لەسەر ئەمە کوا هەڵوێستیان بووی لە ڕاستیدا ئەمە تەنها درۆیەکە بابەتی مافی دەستوری ئەگەر بریتی بێ لەوەی کە پاوان و پارێزگاری لە پاوانی دەسەڵات بکەن لە هەرێمی کوردستاندا بەڕاستی ئەمە بەلای ئەوانەوە مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستانەوەیە کە دەسەڵاتی پارتی وێچەتی لە هەرێمی کوردستانە پارێزراوە بێ ئەمە مافی دەستوری خەڵکی هەرێمی کوردستانە بەلای پارتی وێچەتیەوە و هەر ئەمەشەکەن بەڵام بەڕاستیان مافی دەستوری خەڵکی هەرێمی کوردستان شتێکی ترە مافی دەستوریەکانی ئەوەیە وەکو هەر هاوڵاتێکی عێراقی موچەی هەبێ وەکو هەر هاوڵاتێکی عێراقی پارەی لێ نەبڕێ وەکو هەر هاوڵاتێکی عێراقی ماف و ئیمتیازاتی هەبێ وەکو هەر هاوڵاتێکی عێراقی بتوانێت لە هەر شوێنە حەزی لێ بوو ئیشکا و دانیشێ و
بپارێزرێ یعنی ئیشەکانی لە ڕێگەی دامزگای عێراقیەکانەوە مەحتەل نەبێ وەکو مافە دەستوورەکانی خەڵکی هەرێمی کوردستان ئەوەیە ئەو شوێنانی کە کێشە و ناخۆشیان لەسەر بەپی دەستور چارەسەر بکرێن مافە دەستوورەکانی خەڵکی هەرێمی کوردستان ئەوەیە کە ینی مافی ئەوەی هەبێ وەکو هەر فەردیشی عراقی لە جێشی عراقیە لە هێزی بەرگری عراقیە لە هێزی ناوخۆی عراقیە لەوانەشە بەشداری بکە بەڵام ئەمانە نەکردووە ئەمانە ناکەن تەنانەت پێ سیر نەبێ ینی بۆ نمونە ئێمە دەستگایەکی وەکو وەزارەتی ناخۆمان هەیە باشە کۆمەڵە مدیریەتمان هەیە کە فیدراڵین بەڵام سەر بە وەزارەتی ناخۆن وەزارەتی ناخۆیان لە فیدراڵیدا بردووە کردوونەتە وەزارەتیشی لۆکاڵی باشە بەس بۆچی چونکە لێرە وەزارەتی ناخۆی ینی تەریبیان هەفتەریبیان دروست کردووە کەواتە کە لێرە وەزارەتی ناخۆی بلێژ وەزارەتی ناخۆی بکەواتە ئەم دوانە هەرێکیان بۆ شوێنی خۆیان ئەمە یەک لە کاتێکە دەوای ئەو وەزارەتیش فیدراڵی بێ دوو کۆمەڵە مدیریەت هەیە لەناو وەزارەتەیە بەتەنیا ئەمانە فیدراڵین معقول ئاخرتوە لەناو وەزارەتەکە فیدراڵی نەبێ هەندێک مدیریەتیان فیدراڵین چین جنسەیە جوازاتە کارتی نیشتیمانی و ئەمانەی کە گومرگە و بەم شێوە شورتەی گومرگ هاتوون لێرە ئەمانە هەر یەکێک لەمانە چون مدیریەتێکی سربەخۆیان دروست کردوتەوە لە هەرێمی کوردستاندا مدیریەتی هەولێر هەیە مدیریەتی سلێمانی هەیە فیدراڵیشن بەڵام مدیریەتیشی عامەشیان بۆ دروست کردووە لە هەولێردایان ناو بۆ چی بۆ ئەوەی لەژێر کۆنتڕۆڵی خۆیانە لە کاتێکە کە ئەمە ئەگەر تۆ ئەم دەستگایە فیدراڵیە کاتێ بێ وەکو پارێزگاکانی تر بێ یەک مدیریەتی عامەیە بێ لە بەغا ئێستا بە هەوڵاتی هەرێمی کوردستان مدیریەتی چیە لە سلێمانی ئەگەر ئیشی بە جنسێ بێ باشە مدیریەتی چیە لە سلێمانی ئێستا لە شوێنەکانیش کراوەتەوە مدیریەتیشی فەرعەکان هەیە دوایی دێتەوە سلێمانی دوایی ئەچیتەوە هەولێر دوایی ئەچیتەوە مدیریەتی بەغا ئەنجا بۆ وەزارەت لە کاتێکە دوانیان زیادە کاتە ئەمەیە بیرۆکراسیەت بۆ لە پێناو بەهێزکردن و چەسپاندن و مانەوەی دەسەڵاتی دوو دەسەڵات و یان دەسەڵاتداران هەرێمی کوردستان باشە بەس وەکۆی کە هاوڵاتی وەکۆ ئەگەر بەڵێنیان جێبەجێ نەکرد بێت ئەم جارە هاوڵاتی بڵین ئەمە بڵێن پێ تاقیکراون تو لەسەر ئاستی ناوخۆ بێ دەکرێمە بکەین پێوەریش بۆ عێراقیش بن لەسەر ئاستی ناوخۆ مامەڵیان لەگەڵ خەڵک لە مەسەلەی موچە نەوت مەسەلەی ئازادیەکانە واتە لەگەڵ بەغداش کە مافە دەستوریەکان جێبەجێ نەکراون پێم وایە ئەو هاوڵاتیانەی کە دەنگەدەن و بەم دەسەڵاتە کاندیدەکانیان دەسەڵاتە دوای مافیگلەییان نییە و بەشەوە باڵی بەشێکی زۆر لەو گوناه و لەو خراپایی ئەوان هەڵدەگرن و ڕاستەخۆش هەڵیەگرن بۆی ئەمانە مافیەوەیان نێگلی بکەن ئەو کەسانی کە دەنگەدەناوان چونکە ئەوان خۆیان ئەیانەوێت ئەم دۆخە بەم شێوەیە بەردەوام بێت ئەگەر خەڵکێک ئەوێت ئەم دۆخە بەردەوام نەبێت پێچەکە بە پێچەوانی ئەوان بیرکاتەوە پێچەوانی ئەوان دەنگدا پێچەوانی ئەوانش قسە بکە باشە بەس ئەو نەتیجەی هەڵبژاردنەوتت بۆ خەڵک لە پەرلەمانی عێراق گرنگترە بۆ کوردستان بۆ یەکێتی و پارتیش گرنگە ئەگەر بۆ نمونە ئەوان زۆرینە بهێننەوە لێرە دەسەڵاتەکان هەر بەردەوام بێ لە موچە بڕینە لە مەسەلەی سەرکوتی ئازادیە لە کەمی خزمەت گوزاریە لە بێکاریە ئەگەر زۆر نیە من لە بەغدا پاڵپشتێکی ڕاستە خۆشە بۆ خۆیان لێرە بەڵێ ئەوە نییە باسم کرد وان دەسەڵاتیان لە بەغا تەنها بۆ ئەماوێت بۆی پارێزگاری دەسەڵاتەکانی خۆیان بکەن لە ئێرە وەنە بەی شێوازێک بی لەوە ناکەنەوە کێشەکانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت چونکە چارەسەرکردنی ئەو کێشانە لە مەسلحەتی ئەو دوو پارتە نییە بۆ لە مەسلحەتیان نییە وەکو بۆم باس کردوشیم کردەوە ئەو چارەسەرکردنی ئەم کێشانە بێتەوە ئەوەی کە هاوڵاتی لە هەرێمی کوردستاندا ئەمەلێک و ینی شوێنێکی دیکەی هەبێ کە کێشەکانی لێ چارەسەر بکە و دەسەڵاتی ئەمان کەم بێتەوە و گەندەڵیان نەمێنێ و گەندەڵەکانیان کەم بێتەوە ئەمەش ئەمان لە بەرژەوەندیان نیە باش بە زۆکەوەی کە بۆ نمونە کورسیەکانی هەرێمی کوردستان پارێزەکان لە مەوسم هەولێر و سلێمانی و دۆکە کە 4 کورسیە ئەمە دیاری کراوە بڵێن ئەگەر خەڵک نەڕوا بۆ دەنگدان زۆرینەی بۆ دەسەڵات دەڕواگەر نەڕۆی بۆ دەنگدان و ئەکید ینی هەموو حیزبانەی کە ڕێخستنێکی تۆکمەیان هەیە باشە ڕێخستنێکی بەهێزیان هەیە و کادرەکانیان لە سەمع و تاعا ینی لە جۆرادێری حیزبەکەدان ئەو کاتە ئەوانە قازانجەکەن تا هەوڵاتی ئاسایی تا هەوڵاتی سربەخۆ تا هەوڵاتی ئازادی ویست کەمتر بەشداری بکات لە قازانجی ئەو پارتە دەسەڵاتدارانەیە باش بەڵام هەتا هەوڵاتی ئازاد و ئازادی خواز و هەوڵاتی
کە حەزی لە گۆڕانکاری بێت و ئامانجی گۆڕانکاری بێت زیاتر بەشداری بکات لە زەرری ئەوانە. باش پێنجەقەیەکمان ماوە سەبارەت بە دەرەوەی هەرێمی کوردستان سەبارەت بە نەخشەی سیاسی بۆ سەرۆک وەزیران هیچ شتێک دیارە سەرۆک وەزیرانی داهاتوی عێراق کێیە ڕێکەوتنێک کراوە کە لە نێوەلایەنە عێراقیەکان کێ مافی پێکێنانی حکوومەتی داهاتوێ پێش هەڵبژاردن ئێستا دیاریکراوێ لە ڕاستیدا قسەیەکە سەرەوە کراوە کە کام لایەنە زۆری نەبێنێ باشە پێشتر ئەو لایەنە ڕاستپێردرێ بۆ تەشکیلکردنی حکوومەت لەناو پەرلەمانیان لە بەڵبژاردنەکە یان لە هەڵبژاردنەکەدا بەڵام ئەمە قسە کراوە ینی هیچ یاسایەک نییە چونکە ئێمە دەقێکی قەراری محکەمەی اتحادیمان هەیە لە پێشترە لە 2010 کە ماڕەکە بەوەدا کە گەوتنی کوتلەی ناو پەرلەمان حکوومەت تشکیل کەواتە هەموو بابەتانە جێگای سیناریۆن بەڵام ئەوەی کە چانسیان هەیە کۆمەڵێک کەسن بیر لەوەکەنەوە کە ینی بە ئاراستەیەک خۆیان حکوومەت تشکیلکەن زیاتر ئەتوانم ێستا بڵێم دوو بەرە هەیە بەرەیەکێکە لە ئێرانەوە نزیکە بەرەیەکی حەشدەکانە و هەندێک لایەنی هەرێمی کوردستانیشیان لێ نزیکە بەرەیەکی دیکەش سەدر و پارتی و بەشێک لە سونەکانن هەموو ئەمانە ینی سیناریۆن بەڵام دەکرێت لە کاتی هەڵبژاردنیشە بگۆڕدرێن ینی گۆڕانکاریان تیا بکرێت بەڵام ئەگەر سەدر حکوومەت تشکیلکردن لەکسەر بۆ ئاراستایە کە ینی قەناعەتی بەوەیە کە مستەفا کاظمی ئەگەر بەزەخت نەگۆڕێ مستەفا کاظمی چشک بێ لە کاندیدەکانی بەڵام دەوڵەتی قانون یان ینی بەدر یان ئەوانە حەشدەکان حکوومەت تشکیلکەن ئەوان بێت کامیان لە هەڵبژاردن پێ بارودۆخی باشترە کام بەریان سەیری کە هێشتا دەرناکەوێت چونکە گۆڕانکاریی گەورە کراوەتەنان هێزە سیاسەکان لە عێراقدا خۆشیان خۆیان ناناسن لەبەرەوەی کە ئەم جارە زۆرترین کاندیدی سەر بە خۆی کاندید کردووە ئەمە چەکە لە گرفتەکانیان دوو لەبەرەوەی دایرەکان بچووکن بۆ منە جاران لە لیستی گەورەدا لە پارێزگایکی وەکو بەغدادا بۆ منە کە سەرۆکی لیستەکە دەرچوو 4-5 تا هەبووە 10 کاندیدیشی لەگەڵ خۆیان بردووە واتە سەری خستوون لەبەرەوەی ئەوەنە دەنجیە ناوە بەڵام ئەم جارە هەر کاندیدێک هەر دەنگێک چەند دەنگ زیاد بێنێ و دەنگە بۆ کەسێکی تر ناڕوە یا بۆ حیزبێکی تر ناڕوە تەنها بۆ خۆیەتی و باقیەکەی واتە بەپێی زۆری نییە ئەلێردا و مادام بازنەکان بچووکن کەسایەتەکان زۆر ڕۆڵیان هەیە واتە تا کەسایەتێکە بەهێزتر بێ کەسایەتیشی ناسراوتر بێ و کاریگەرتر بێ و خۆ مەقبولتر بێ لای کۆمەڵانی خەڵک و ئەو خەڵکانی کە دەنجی پێدەن ئەو کەسانە چانسی سەرکەوتنیان زیاترە. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ ڕێز دکتۆر کرد ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی عێراق لەم بەرنامەی لەگەڵ مابوو. سوپاس بۆ ئەوی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە واتان.